سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خوا گەورە پاشە ناوکارانم بووینەوەی میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئێستا کاتژمێر 5:45 خولەکی بەیانیە. هاتین بۆ بناری گۆیژەی شاری سلێمانی. دەمانەوێت پەیامێکی دیکەی هاوڵاتیان لە بناری گۆیژە کە بۆ وەرزشکردن دەچن بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە. بابزانین بەم بەیانە زووە خەڵک لە خوارەوە دێتە سەرەوە بۆچی دەچن؟ ئایا توانیوانە لەو ماوەیەدا کە بەم سەرمایە و بەم بەیانە زۆر دێنە ئێرە لە ڕووی تەندروستیەوە سوودیان پێ بگات؟ ئایا چی وایان لێ دەکات بەم سەرمایە بەم بەیانە زووە خۆیان لەخەو بکەن و بەم هەورە زۆرە سەرکەونە سەرەوە و ماوەی چەند کاتژمێرێک لێرە بن؟ بابزانی پەیامی هاوڵاتیەکان سەبارەت بە وەرزشکردن و بناری گۆیژە و هاتینیان بۆ ئێرە چییە؟ فەرموون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. هاتین بۆ بناری گۆیژەی شاری سلێمانی. وەرگازە هاتووی وەڵاهی خۆم زۆر مەرتاح. خەڵکێکی زۆر هاتوون لێرە خەریکاوێ بە نەریتێک تۆ لەکوێ لە ماڵەوە ئیسراحەت دانیشێم هەموو خواردنا خۆیت و بەڵامێ بێتە ئێرە جۆیەکە گۆڕی ئیسفادێکی زۆر ئاو هەوایەکی پاک خەریکی شیر و چاو شتە فرۆشی 9 ساڵە بێ ئێمە گروپێکین جەماعەتێکی 9 ساڵە بێ هەمشوی ئەم خەتە ئەکەین بەس ئیمساڵ کەناڵەکان هاتن زیاد لە حەت خەڵک هەیە بۆ ئەم شاخ. ناوەڵا خۆ دکتۆری خۆتی ئەڕۆیتر نە پژێشە نە قازیێشە نەسەرێشە هیچ مشکلەیەک نامێن و بیدایەتی لاشی بەڵام وردە باشە بیت زۆر بە گوڕی خاوی کەرەوە. سڵاو لێبێ چۆن چاوەکەم ماشەڵالیوە هاتیت ماشەڵا جسمت جوانە. ئێوە 10 ساڵە خەریکی این ئەم هاوڕێ خۆشەویستانە زۆرم خۆشەوێن کە سەر ئەەکەین بە قسەی خۆش کە این هەر بە قسەی خۆش. بەڕاستی تۆرم ناوێشتم ناوێ ئیلاجم ناوێ زۆر ئیسراحەتم. باشە شکر بەم بەیانە خێرە خێرە بێ ئینشاڵڵا. وەرگازە هاتووی بۆرزش لەشە ساغ بێت. ماوەی چەندێکە دێ بۆ ئێرە؟ ماوەی 10 ساڵێ. خۆش و سپاس. ئەی لە ڕووی کێشەوە هیچ دابەزی بیت؟ وەزن زۆر باشم هیچ چێورێکشم نییە. ئەی لە ڕووی تەندروستیەوە باشیت؟ سپاس بەخۆ. ماوەی چەندێک لێرە ئەبی کە دەی؟ تقریبا 2 ساعت. ماڵە زۆر ڕاگەی ڕاکردی نا بەس سەرەکەویت. باشە ئەی هەست ئەەکەیت ئابم سەرمایە هەز ناکەیت لەوە چێت لە ڕووی تەندروستیەوە وردەوردا کێشەی هەبێت چونکم ساردە جەوایە؟ وەڵی ئەبێ خۆت گەن داپۆشی دەگەت سەرمات بێت و ئاڕقی توانن دوای تووشی نەخۆشیەویت تەشون جا دەبیت لەگەڵێ. باشە پەیامە چێ بۆ هاوڵاتیان بۆی سەردانی ئێرەکەن ئێرە بێتە کولتورێک؟ ئەوەی کە بێتوانە نەخۆشی نەبێت و بتوانێت زۆر باشە بێت و شتێکی باشە و ڕازەیەکی زۆر باشە و ڕازە زۆر زۆرشکم بەم هەموو خەڵکەوەدا ئەنیشێت. یعنی ماشەڵڵا ئێستا بە گوڕی ئاخاوی لە چل دەقە سەرەکەین. ماوەی چەندێکە سەردانی ئێراقی؟ وەڵاهی دەمێکە چەندە بێ ساڵە بێ؟ تقریبا. هەستێک لە ڕووی وەرزشیەوە لە ڕووی تەندروستیەوە ئیسادێکی باشە کردووە؟ وەڵاهی خۆم زۆر مەرتاح. کێشە دابەزی بە؟ وەڵاهی زۆر کەم باز لەشم ساخەیانی میرم. لە ڕووی چۆری خوێنەوە و پەستانەکانەوە باشیت؟ وەڵاهی پێش باش نەبووم بە پێفەحس و شتەکان ئێستا زۆر باشم. باشە هەستە چۆنە بە بەیانێکی زووی ئاوە کە دێتە سەرەوە بەم سەرمایە خۆشە بەلاتەوە؟ زۆر ئاڵە هەستەکەی بۆتە کولتورێتتر خەڵک وردەوەدا ڕۆشنویری ئەوە هەیەکەیت بێر سەردانی ئێرە بکە؟ وەڵاهی زارە تقریبا ئێمە نەگەشتین بۆی باس کۆمەڵی خەڵکی زۆر عنی ئەم کۆمەڵە خەڵکی ئێستا لێرەیە بە چاو ئەو خەڵکی کە لەناو شارایە کەمە ینی بەس تا حەدێک هەر باشترە. تەنها ڕۆژی هەینیە یاخود ڕۆژەکانی کەش هەیە؟ بە پێی مەجای خۆم ڕۆژەکانی کەش هەیە بێژگە لە هەینی؟ باڵێ بەتاشی بەس بەو شێوازە نیە بە شێوازەی کەمتر. داواکاری چێ لە خەڵک بۆی ئەمەکەنە کولتورێک و بێن بایەق بە تەندروستی خۆیان بدەن؟ جاوەڵایتر هیوادارم خەڵکی ژاوەکو ئێمە ئەوکو ئەم خەڵکە هەچ کاتێ بۆی بگونجێ بۆی بکرێت شار نییە تاسەی شۆ بڕات هەلمویم تۆزێ بجوڵی ینی. سڵاوتان لەبێ باشن بۆ چاتی وێرە؟ وەڵا هاتوین بۆ وەرزشکردن و بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و سەرکەوتن بەسەر شاخی گۆیژە. ماوەی چەندێک کوێراکەی؟ بەنەمە دووەم جارمەکەمە جاری دووەم. هەستە کڕۆ لەم دوو جارەیە سوودێکی باشە بێنیوە؟ بەدڵ نیایەوە جاری پێشوو کە هاتم سەرەتا تۆزێ ترسم هەبوو لەوەی کە نەتوانم سەرکەونە بەرەو مودەتێکی زۆر بوو کە نەجۆڵا بوو
بەڵام الحەمدولillah توانیم سەرکەوم و زۆر دەروونم ئارامتر بوو تاکو یەکەم جارکە سەرکەوتم بڵێ لە ڕووی جێگۆڕینەوە هەستە چۆنە؟ زۆر جێشی خۆشە زۆر پاکە هەوایەکی خۆش. هەستەکەی بۆتە کولتورێک ئیتر لێرە وردەوردە خەڵک ڕۆژشویریەوە هەیە لە شاری سلێمانیدا بێن بە شاخە سەرکەوت چکۆمە دیاردێکی زۆر باوە لە بەتایت وڵاتی ئێران. بەدڵنیای ئێستا پێشەوەی جەنابتان بنێمە لە بینی خۆمانە گفتوگوی ئەوەمان بکە خەڵکێکی زۆر هاتوون لێرە خەریکاوێ بە نەریتێک ئەگەر بەشێکی بۆ چاولێکەریش بێ بەڵام ئێمە لە بینی خۆمانە باسی ئەومان کرد کامە شتێکی زۆر باشە و شتێکەکە سوود بۆ شخصەکە و بۆ کۆمەلگاکە شێ بێ وردەوردە جەو بەرەو سادی ئەڕوا گرفت دروست نابێت بۆ هاتنە سەرەوە بۆ لۆچەیتر لەمەدا باران بێت وان نییە؟ بەڵێ بەدڵنیای دروست دەبێ هەموو کەس ناتوانێت. داواکاری چێ لە خەڵک بۆ ئەمەکەنە کولتورێک لە سلێمانی دەبێتە دیاردەیەکە ئیتر خەڵک هۆشیاری ئەوەی هەبێ ڕۆشنبیری هەبێت کە سەرکەوتن بە کێوە سەرکەوتن بە گردا سەرکەوتن بە بەرزایەکانە وەرزشکردنی بەیانیان بکەنە کولتورێک. وڵات تەبعەوە شتێکە بۆ هەموو کەس ئیسفادەی خۆی هەیە لای ئێمە تا ئێستا وەرزشکردن تۆزێک دوورە لە کەلتوری ئێمە ئەوەی مەشغوڵی مەکاری ڕۆژانە و مەشغوڵین بەشتی لاوەچی ئەوەنە خەریشی خۆمان و ئێتیمامدان بە جەستەی خۆمانین لەبەرەوە داواکەم کە هەر کەسێک توانای هەیە بە هەر جۆرە جوڵەیەک بێت گرنگ نییە سەرکەوتن بەسەر شاخابیان هەر شتێک بێت چونکە ئەمە بۆ هەموو تەمەنێک و بۆ هەموو مرۆڤێک دەست نایە لە شوێنی خۆی ئێتیمان بە جەستەی خۆی بدا و بتوانێکە بجوڵێ و بۆ ئەوی سیحەتێکی باش و دەروونێکی ئارامی هەبێ. ماوە چەنە کات چێراکەی؟ تقریبا ئەمە دووهەم جارمە. دووهەم جارتە؟ بڵێ. هەستەکە لە ڕوو تەندروستیەوە سوودێکی باشی بینە لەم دوو جارەدا؟ طبعا ئەرە وڵای یعنی استفادێکی زۆری لێەکەی زۆر باشە. باشە زۆر جار مرۆڤەکان عنی بەڕاستی لە ئێستادا وەک دەوترە خۆیانەدا تەماڵی خەریکی خۆرا خواردن و خەریکی خەو و ئەو شتانن هەز ناکەی وازێنان لە وەرزشکردن و هاتن بۆ بۆن لە شوێنێکیاوە کە هەم هەواکەی پاکە و هەم بەیانی زووشە و ئەشتوانیت کۆمەڵێک کالۆری لە لەشا بستوتێنیت هەز ناکەی ئەو دانیشتن و ئەو تەماڵی ئەو خەوە زۆر جار کێشە گەورە بۆ مرۆڤەکان دروستکات؟ بێگومان چۆن کێشە دروست ناکات تۆ لەکوێ لە ماڵەوە ئیسراحەت دانیشێم هەموو خواردنا خۆیت و بەڵامێ بێتە ئێرە جێیەکە گۆڕی ئیسفادێکی زۆر ئاو هەوایەکی پاک بەتاکیت وایە بێ بۆ ئێرە باشترە ئیسفادێکی زۆری شیلەکە هیوادارم هەموو هاوڵاتیەک بەم شێوەیە بیرکاتەوە ئاگای لە باری تەندروستی خۆی بێ طبعا بێگومان ئەمە باشە. نیەتی هەیە بەردامی بدەی بم کارەوەی تر بێوت؟ بەتاکید دەتوانم ئیشەڵا بەڵام هەندێک جاری ژێتە پێشە تۆ زڕۆفێتە پێشەوە مەسەلەن گەربارانێکی زۆر ببارێت تۆ ناتوانانی بەڵام هەتا بتوانی وەرزشەکە بکەم زۆر پێویستە بۆ هەموو کەسێ نەک بۆ من. لەم دوو جارێ ئەستە بە گۆڕانکاری تەندروستی کردووە لە ڕووی نەفەسەوە لە ڕووی توانە و لیاقی ڕۆشتنەوە؟ بێگومان ئێستا لیاقەیەکی زۆر باشترم هەیە هەر جاری بێم لە جاری پێشووتر باشترە بم بەتاکید وایە. دادەگەم باشیت؟ جەنابە لێرە چی ئەەکەی؟ وڵا خەریکی شیر و چاو شتە فرۆشی لەش ساق بەدەمەکە لێرەی؟ بەڵێ وڵا تقریبن 4-5 جمعە زیاترە. باشە هاتنی خەڵک بۆ ئەم جێگەیە چۆنە لە چاستێکە خەڵک زۆر دێ؟ ئەرە وڵا ماشەڵا زۆرن جمعە کەوتە جمعی وایە زۆریەت و جمعی واشەیە کەمین. جەنابتان هەر جمعە لێرن؟ بەڵێ بە جمعە لێرە دانیشی. ئەی جۆ سار نییە؟ بەرەوەڵا ئەسێتی وردە خەریکە سار دەکات دنیا. تۆ بە جمعە وتە دێت؟ بەڵێ بە جمعانی خەڵک ئەوەی کە جمعە تواتوێتی هەستەکەی خەڵکێتە بۆتە کولتور بۆتە دیاردا لە سلێمانی خەڵک بێن بۆ کێ و بۆ شاخ؟ وڵا زۆر ئێستا سێشەمان و شەمانی ژەر خەڵکگەن بە بەرداوامی بەیانیان ئاوایان یا دوێنەوە. ئەی بازاڕ چۆنە خەڵک دێن بۆ لە کاتی هیلاکیە مادەی بوتی بخوایان بە حەسێنەوە؟ بەڵێ زۆرە وڵایتر جاری وایە شیرەکەمان پێ نامێنێت شیر زۆرە ڕۆ دەمەکە دەی بۆیرە؟ 9 ساڵە بێ ئێمە گروپێکین جەماعەتێکی 9 ساڵە بێ هەمشوی ئەم خەتە ئەەکەین بەس ئیمساڵ کەناڵەکان هاتن زیاد لە حەت خەڵک هەیە بۆ ئەم شاخ شتێکی زۆر باشیشە بەڕاستی ئیسپادەمان لێکردەوەی ئەم 9 ساڵە هەستە کردووە ئیسادێکی باشی لێ ینی حەزم کرد 9 ساڵ پێشتر خەریکی ئەم ڕاضەیە بوومە لە ڕووی کێشەوە کێشی دابەزیوە لە کێش ئیسراحات لە هەموو شتەکانت پارێزێ بەڕاستی جسمت یعنی ئێمە داینێ هەموو ڕۆژێک هەفتەی 2 جار خۆمانەین لە بێژنگ یعنی تر بێژنگێکی کە کامل مواسەفات
شتێکی زۆر باش لە ڕووی چۆری خوێنەوە لە ڕووی پستانی خوێنەوە لەمانەوە هەست باسی ناکرێت لە چاچیە شتێکی زۆر باش چەند ساڵێ لەمەوە پێش باوەڕەکەی بزانام هەمووی 20 کەس ڕۆمانتیەکرم شاقە بەس ئێستا ماشەڵڵا زیاد لە حەد خەڵکێت جمعان خەڵک دیان ڕۆژان سێشەمان معدل ئێرە خەرچی پێوەیە یعنی دای نییە حەقم نییە لە دوانزەوە بۆ سێ خەرچی پێوە نەبێ نا 24 ساعت خەڵکەڕەوە هەمشەوەکە شتێکی زۆر باش هەستەکەی بۆتە کللتور بۆتە دیاردەی خەڵک تەسەورەکەم لە ئیمساڵۆ ئاوا لە بەهارۆکە ڕابردوو ڕۆژ خەڵکێکی زۆر ڕۆکاتە ئەم شاخەوە هەمووشی سفادەی لێ کردو لەگەڵ عیلاجات چۆن عیلاج زۆر بەکاردێنی عیلاج وەکو چی وەکو دەرمانی کیمیایەکە ئەوەی دەرمان بێ بەکاری نایانم شکر ئەوەی ئێرە ئەوی گرتۆتەوە ئێرە دەرمانە ئەوەی بێ بۆ ئەم شاخە باوەڕەکەی لە دکتۆر دوورە بێ لە زۆر شتەکان خۆی بە دوورەکرد هەر بە ڕۆشنی ئاسایی ڕۆیان ڕائەکەیت ڕاکردنمان هەیە کەم یانی سێمە وەختی وایەین و ئەم بنارە ئاوا ڕاکردنێکی کەمەکەین هەر بۆ خۆشی خۆمانەینا کە بەی لەم شاخە هەتا ئەچیتە سەر شاخ و لێرەوە لەسەر جادەوە هەتا ئەوێ هەچی گیانت هەیە پاگە بێت شتێکی زۆر باشە ئەگەر ئێوە شتوان عزیێت کێشن ئەوە ناو بە ناو بێن مقابلەی خەڵکن بێن بە کەناڵەکان هەیە زۆر کەسێ نازانێ بەڕاستی ئەوەی ئێمە ئەزانین ئەگەر خەڵک بزانێ ڕۆژی 1000 کەزایە بەم شاخەیە ئەی بۆ کاتی سەرما کێشەتانێت تۆ کاری سەرماش دەی جەنا بکەم ئێمە بەفر بێ باران بێ ڕەشەبا بێ سێشەمە و جمعە سعات 4 لێرە دەرەچین 4 بەیانی تاکەی لێرابی تر حساب کە ئەتا ئەچینە ئەو سەرێن 2 ساعت و 20 دقه 2 ساعت و شارێکێکمان پێچێ یین و لای تاتیانێک لای سیارەکە ئەمە پەیامی هاوڵاتیەک بوو کە دەڵێ ماوەی 9 ساڵە هاتوچووی ئەم بناری گۆژە دەکەم لەگەڵ چەند هاوڕێیەکما کە گروپێکین دەڵێ خۆزگا 9 ساڵ پێش ئەو بە هاتمە بۆ ئێرە بە پێی وتێم هاوڵاتیە دەڵێت ئەوە تێی دێم بۆ ئێرە لە دکتۆر دوورم لە دەرمان دوورم تەندروستیم زۆر باشە پستانی خوێنم زۆر باشە لە ڕووی تەندروستیەوە هەست بە ئارامی دەکەم سێشەمان و ڕۆژانی هەینی سەردانی ئێرە دەکەم بۆیە ئێمە هیوادارین ئەمە بێتە کولتورێک خەڵکی تر بێت سەردانی ئەم جێگەیە بکات بۆی تەندروستی خۆی باش بکات بۆی لە نەخۆشی و گرفتی دەرونی بۆی لە قەڵەوی بە دوور بێت بەڕاستی منیش ئەمڕۆ یەکەم جارمە دێمە ئێرە بەڵام کە خەڵکم بینی منیش حەزم لێکە چونکە منیش قەڵەوم وەکو پێشکەشکارێک ئیتر دەمەوێت بێمە ئێرە و بەڕاستی تەندروستی خۆم باشکەم هیوادارم ئەمە بێتە کللتورێک لە سلێمانیدا بۆی هاوڵاتیانیش لایەن ڕوون بێت کە ئێرە چ شوێنەکە بزەبەت کوێ کات ئێرە بناری گۆژەیە تەنیشتی ئوتێل تایتانیکە شەستی سەرەوەیە هیوادارین خەڵک بێتە ئێرە و تەندروستی خۆی باش کات ئەمە بێتە کللتورێک لە سلێمانیدا کە خەڵک بایەق بە تەندروستی خۆی بدات بۆی لە نەخۆشی و لە گرفتی دەرونی و لەو هەموو ئەو مادە کیمیایانە بە دوور بێت کە زۆر جار نەخۆشمان هەیە لە هەفتەیەکە چەند دەستە حەبێک بەکاردێنێت کە زۆر جار هەمووی ژەهرەوە دێتێتە لەشی مرۆڤەکانەوە هیوادارین ئەم بێتە کللتور لەناو شاری سلێمانی و لە جێگەکانی دیکەی کوردستاندا ئێمە بەردەوام بین ئەچینە پشتەوە بابزانی پەیامەکانی هاوڵاتی چییە و چیترمان پێ دەڵێن فەرموا پێکەوە گوێبیستی وەڵامەکانی هاوڵاتیان بین هاتین بۆ بناری گۆیژەی شاری سلێمانی وەرگازە هاتووی وەڵی خۆم زۆر مرتاح خەڵکێکی زۆر هاتوون لێرە خەریکاوێ بە نەریتێک تۆ لەکوێ لە ماڵەوە ئیسراحەت دانیشێم هەموو خواردنا خۆیت و بەڵامێ بێتێ ئێرە جۆیەکە گۆڕی ئیسفادێکی زۆر ئاو هەوایەکی پاک خەریکی شیر و چاو شتە فرۆشی 9 ساڵە بێ ئێمە گروپێکین جەماعەتێکین 9 ساڵە بێ هەمشوی ئەم خەتە ئەەکەین بەس ئیمساڵ کەناڵەکان هاتن زیاد لە حەد خەڵک هەیە بۆ ئەم شاخ ناوەڵا خۆ دکتۆری خۆتی ئەڕۆیتر نە پژێشە نە قازیێشە نە سەرێشە هیچ مشکلەیەک نامێت و بیدایەتی لاچی بەڵام وردە باشە بیت زۆر بە گوڕی خاوی کەرەوە سڵاو لێبێ چۆن چاوەکەم ماشەڵالیوە هاتیت ئێوە چۆنن ماشەڵا جسمت جوانە ئێوە 10 ساڵە خەریکی این ئەم هاوڕێ خۆشەویستانە زۆرم خۆشەوێن کە سەر ئەەکەین بە قسەی خۆش کە این هەر بە قسەی خۆش بەڕاستی دکتۆرم ناوێشتم ناوێت عیلاجم ناوێت زۆر ئیسراحەتم بۆ چیاتی وێرە وەڵی بەس بۆ ئەوەی کە بۆ ئینسان بۆ ئەوەی کە ڕاضە بکەیت و تۆزێ ئازار و جان و ڕاضەیەکی بەدەنی بکەیت من یەکەم جامە سەرەکەم زۆر ماندوو بووم توانیت ناوەڵام من ئەتیاتیم ماوەی چنێک کاتە چۆڵی تقریبا ماوەی 8 مانگە بێ
هەستی کۆ لە مەژمانگەدا سوودێکی باشە بێنیوە سەتا سەد لە عیلاج دوور کەوتویەوە عیلاجی کیمیاوی هەر زۆرە هی بەکوێویستنی الحەمدولله ناوەڵا خۆ دکتۆری خۆتی ئەڕۆیتر نە پژێشە نە قازیێشە نە سەرێشە هیچ مشکلەیەک نامێنێ و بیداەتی لاکی بەڵام وردە باشە بیت باشە بخو کێش دابەزاندن کێشە دابەزیوە چەند کیلو لە مای هەژمانگەدا قریبان ڕەنگە بڵێم 10 کیلو 12 کیلو داوەزیویت هەژمانگە ماشەڵڵا زۆرە خۆتانی لاگەک ئەوێ خۆی لاکەیت ئەوێ خۆی لاکە ڕائەکەیان هەر بە ڕۆشنی ئاسایی ڕۆشتنیش بە شاخی شاو لەو سەریشەوە بەڕاکردن باشە هەفتەی چەند جار دێ بۆ ئێرە هەفتەی دووجار سێشەمە و جومعە لە چەندەوە خەڵک تقریبان لێرە لە کواد و کاتژمێر برادرم هەیە لەوانە بڵێن 5 ساڵ زیاترە لێرەیە بەبستم وەکو کات سعات چەند دەمێ ئێمە بۆ نمونە ئێمە خۆمان سعات 4 لە تایتانک دەرەچین ئیتر ئەڕۆین دەوری سعات 6 و نیم چارەک بۆ حەوت دەگەینەوە سەر تایتانکەکە کە ئەڕۆیتەوە هەستەکەی لە شسوکە ئارامی هەر احتیادی هیلە یعنی هیچی لاکێک بخۆتەوە نبینی فەرسە کوورە بزانی چۆری خوێن ئەوانە چۆنە حسم نەکردو بەڵام احتیادی ئینسان خۆی دکتۆری خۆیەتی ئەزانێک لەوە پێش چۆن بۆ ئێستا چۆنی ئەی کاتی سەرماکان دێ هەموو کاتی هاتوم ڕەمەزانی ژەر هاتوین ئیشەڵای ینی بەردەوام ببین دایمە ئیتر تۆ سەرماکە چی ئێستا ئەمڕۆ لەسەر لە دەرەوە بووە ساڵی ساردا بەڵام کاکەویتە ڕێ ئیتر گەرماتە پەیامە چییە بۆ خەڵک داواکاری چێ لە خەڵک بۆ ئێمە کەنە کولتورێک داواکاریم ئەوەیە بۆ خەڵک الحەمدولیلا ئەمە ینی هەر دکتۆر ئەمەی تر نەخۆشتەخە بەڵام خۆت دکتۆری خۆت بە خۆت عیلاج بۆ خۆت کە ئەگەر بتوانی مەسەلەن دەڵی ناتوانم بەڵام کە هیتە ناو ئیشەکە و ناو ڕاضەکە و ناو شخصەرکەوتنەکەەوە ئەوە نییە کا قورس بێت ئەو مهمە نییە وردە ڕاهی لەگەڵ مەسەلەکەیە ئیتر کە هاتیتر ئەگەر ڕۆژێ نەی لە هەفتەکە تۆ دوو ڕۆژوێ ئەگەر ڕۆژێکیان نەیت بەلاتەوەڵی شتێک لێون بووە و تێگەڵێ ڕێگەی هەزاران کیلۆمەتر لە هەنگایەکە دەست پێەکە کەواتە ئەمە ژوایە بالضبط وایە تۆ ناڵم ێستا لەوە سەیرەکەی لە خسەر شەستێکەوە و سەیرەکەی بۆ ئێراڵی چۆن نەتوانم بەڵام کاتیتە سەرەوە ئەڵێ منەوە بڕیوە ئیتر دەڵێ دەست و قاج ئیشەکە وەڵام چاوەترسێ بالضبط وایە زۆر بە گوڕی خاوی کەرەوە سڵاو لەبێ چۆن چاوەکەم ماشەڵالیوە هاتیت ماشەڵا جسمت جوانە ئێوە 10 ساڵە خەریکی کاکە ئێستا خەڵک بەبوونی ڕاگەندەکانەوانەیە تەسەرەوانی چەند مانگێکە 10 ساڵە هەموو جمعەیەک من لێرەم وەرزشی جەنابێ ئەرەوەڵا زەماهینە نەوەڵا خۆم دەروی خۆم ساق بێخوا هەست ئەەکەی جسمێکی سووک هەست ئەەکەی لە شولارێکی چۆنڵی بەگۆڕت پێ هەمیشە بیسەوەت ئەوەی بێ بۆ ڕاستەکردن نەخۆشی فەقەرا دەپەڕێنێ چوری لە شان نامێنێتەوانێ نەشاتێکی چاک هەموو خواردێکیش بخۆ جسم دابەزیوە کێش وەکو کێش من چۆنەڵی چەند ساڵ هەر ریاضەمان کردووە بە ساوتی ماینەتەوانێ ئەین عربی سوچوار هەفتەی چەند جار دێ وەڵای جاریوا دوو جار جاریوا شستەندەرەکەی هەبی هەموو جمعە لێرە بین باشە ئەی گرفتی سەرماتان نییە بۆ لە مودوا جەو ساردە ئێستا قۆڵ کوردم کە گەوتی دەجوڵات جسم گەرمە بێت ئیتر حەز با سەرما ناکەیت بۆ تەمەڵەکانڵێ ساردە و بارانە و جێگاکەی تااقەتی نییە لە خەیش بۆ دەرەوانێ باشە من مامۆستاوتە لەو مێڵە 12 نیۆڕۆ هەڵەتم نەخۆ ئاخە چۆرە بێم جیلە تازەیە جارەبێتە ئەم خواراکەی کە ئەخورێت ئەم تەبقە جیلە تازەیە یعنی بەڕاستی تەمەڵێکی زۆر چاچیان پێوە دیارم تا سعات 4 بدیار فەیسبوک و دانیشن یعنی جەستەی خۆیان هیلاک کردووە بە بەلاش مێشی خۆیان هیلاک کردووە تا نیۆڕۆ نووسن خۆ دەزانی ستەندەری نووسن سعات 11 شەو بۆ 5 بەیانە نەکتۆ تا 12 نیۆڕۆ بنویت بە جەستێکی تەمەڵیەوە هەڵەسی لە خەو ئەو خۆراکانی کە داخڕەداەتی هەمانە سعات 2 شەو یەکی شەو لەفە ئەخوات نانەخوابوون لە ماڵان سازەکات بەسەری ئاخەوێتە ژەهر کەنە خۆشیان کەسێکە نەخۆشە زیاترەمە نییە بیزەوە ئێستا خۆی لە هەموو عالەمە کە ستەندەری تۆبی هیچ کەسێ میوە شەو ناخواتەوە لەبەری شیرینەکان بەرز بێتەوانێ ئەبێتەوەی بتیابوونی شەکرە بەڵام لای خۆمان وەختێکە زانی شووتێکە خوا تێر و پڕ برنج و شلا خوات یەک کۆڵ میوەشێکا بەسەرا ئەکە چی بکەچی و ماڵە میوانی ئەگەر لە دوێش لە برنجەکە میوەی لەگەڵان نەبێ وازان نەقسە بەڵام ئەوە هەمی بێتە بەرزبوونەی شەکرەوان دەرکەرەکە بیزەوت ئەرەوەڵا پەیامە چیە بۆ خەڵک بۆی خەڵک بەردەوام بێ لێرە پەیامەوەیە خواردنێکی توبی بخۆ واتە تەندروست و ڕاضێکی چاپکە دوورکەوەرەوە لە دکتۆر و نەخۆشی و دەرمان و داو دەرمان ناچی بەلای دکتۆر عیلاج بەکار نایێنێ خۆم دکتۆری خۆم ئەی باشە وتە خواردنی تەندروستی مەبەستت چێ تۆچی ئەخۆی بۆیە هاوڵاتیان هۆشیاری ئەویان ئێواران چلۆ برنج ئەوم 15 ساڵیشە برنجێ ناخۆم ئەی خۆی نیۆڕان برنجێکی کەم خۆ نانی پیوە مەخۆ بۆی ئیسفادەی لەکەیتەوانێ بەس ئێواران شتێکی سوکەڵە بخۆ یعنی بۆ نمونە هەیە ئێستا خۆی گرتۆ بە نان و ماسێکەوانێ یان شتێکی سوێرەکرایی بەسێت خۆ کە زیانی بۆ دەستێت تۆ نەبێ بەس مرد پێ دەڵێم هەرچی بخۆی لە ئێوارانە ئەگەر ریاضە بکەیتەوانێ هەر سەرفێکات جسم بەس تۆ نەجوڵیت
ئەو چوریە کۆ بێتەوە لە شاشرین کۆ بێتەوە وەختێگەزانی زەخت بەرزە بێتەوە کۆلسترۆل بەرزە بێتەوانێ شەکرە دەبێت بەلە پێناو چیا لە پێناو تۆزێک نەوسنی خۆتا کە خواردنێکی زۆرە خۆیت لە دوورەوە بیری بیت پێ ئەەکەنیت ئایا ئەم پێکەنینە بەڵێ سڵاو لێبێ سڵاو لە تۆش ئەو بەخێر پێکەنینە هیەوەیە جەستە و سوکەڵە بووە تەندروستی و تەواوەشکۆر چییە؟ وڵا یەکەم بەخێر بێن دووەمین ئەم هاوڕێ خۆشەویستانە زۆرم خۆشەوێن کە سەر ئەەکەین بە قسەی خۆش کەین هەر بە قسەی خۆش جاست و کەناڵە بەڕێزیەوەمان بینی یەکەم جای نەمازانی پەیامە دوای کە بینیمان بەزانین دو قسەی خۆشیان لەگەڵا بکەین و جام کاکشە ڕزگارە زۆر خۆشمە قسەی زۆر خۆشەکە بار باسی ئەو بکەم و هەموو برادران بەڵامە تایبەتی ئەم شتی کۆنی لە بۆمان باسەکاتەوانێ و دڵمان پێی خۆش کاتی کوێراکەی وڵی تقریبا کاکەمال ح ساڵ بۆ هەر ساڵە بێ ح ساڵ تۆ ناچی وەرزشکی قەڵەوی ئاخ دڵم دایم خۆشش کرد دڵم داوی دڵم خۆشش کرد دڵم خۆشی شو ئەش خۆم و قسەی خۆشەکەم جەحەزەکەی هاتێکی خۆشم بۆ بگەڕەوە کە لەم کێوە ڕووی دابێ بەسراتێکی خۆشی لە وڵی لامانە بەڵام وە نایە بەڵام حەزەکەن بابە جەماعی گۆرانەی بڵین بۆیان باشتر نێت خوار وڵای شتی خۆشمان جا برای بە ڕێزەکەم ئەم وڵاتی ئێمە خوای لە بەڵامسی بە دووریکەی ئیتر هەمایی بێ دڵما ئەم حەسارە ئەم قەیرانە تۆزێت چاک بێ ئیشەڵام دڵما خۆشە دڵما خۆشە بێ بەس داواش لە هەموو خەڵکی سلێمانیەکەم ئەم شارە خۆشەویستە با بەیانیان دوو سەعات بن بەم شاخە هەر نەخەون چەند ڕۆژ دێن وەڵام ئەم جومعان دێین بەس جومعان دێنین جاروای دوو جار ڕۆینەوە بۆ شاخ جاری وا هەیە ڕۆژەکانی تیژە چین بۆ پارکەکان ئەوی حەسکاچێت بەش خۆی تەمرینی خۆڕیاسی خۆیەکە هەستە کردوە لە ڕووی تەندروستیەوە زۆر باشیت زۆر بۆ هەموو شتێ باشە دووری لە دەرمانخانەکان ئەرە بەخوا دەرمامەچۆ بەلایە بۆ شکرا بۆ زەخت بۆ چوری بۆ هەمووی ئیسفادی لەکەی بۆ خەوی خۆش ئەم پیا بوو قسەی خۆشە ئەدی بە سراتی خۆشەوە گەڕەوە ڕان هەموو ئەمە سەرف کرد لە ڕێگا پێمان نەما ئەمە نایڵێت دادە تەکەینێ هیچی پێ بە سراتێکی خۆش کە لەم کێوە ڕووی دابێ وڵی تۆزیچکە بەرنامی شیر خواردنمان هەیە ئەم برادرانە هەموو بەیەکەوە بیەوە ناخۆشە بفرمن لە خزمەتان نبینی ئێوەش ئێمە جگەلەوەی دەستخۆشیی باش لە جارانتانەکەین هیوادارین ئەم کەناڵانە هەمووی ئۆکوی ئەلامێکی گەورە بەڵاوی کاتەوە بۆینی خەڵک بێ ڕێزە بکات بۆی سیحەتمان باشە چی چوری هەیە دام بەزانوە بەڕاستی دکتۆرم ناوێشتم ناوێت ئیلاجم ناوێت زۆر ئیسراحەتم باش بە سراتێکی خۆش بەسەراتی خۆش وڵی کاکەمە دوو جار خەربوو خزێک گرتمەوە لە ڕێگا بەڵام پێشەکەنی کاکەمالگیان لە بێرە نیە لە خەیاڵە نێرە گادانە هیچ لە خەیاڵ نییە چەند ساڵە ئەم بە سراتێکی خۆش مدەڕیبمان بووە بەسەرهات هیچ نایەتە خەیاڵم کاتانە بەفر چیە بەفر هاتووی بەسەرات نیە هاتووە بەفرە سەرکەوتی بۆ سەربان و بۆ شاخەکە هاتوویتەوە باشن دەمەکە دێ بۆیرە تقریبان مانگونیەکە بە مانگونی بەکە هەفتێ چەند ڕۆژ دەی هەفتێ ڕۆژە هەستەکەی تەندروستی زۆر باشە لە ڕووی تەندروستیەوە بەڵێ بەتمایت بەرداوامی پێبیت بەڵێ لەگەڵ سەرمایە کێشەت نیە ئەگەر جەو ساربی هەردێ ئەگەری هەیە زۆر چەند کاتژمێر لێرە ئەبی کە دەی تقریبا 2 ساعتێک باشە زۆر ماندوو نابی سەر تەبان ئێمە سەرکەوتی من زۆر ماندوو بووم ماندوو نابی هەستەکەی وردەوە دەیتر ڕادەی بەڵێ هەستەکەم لەگەڵ یا باشترە بووم و هەناسە پڕکردنیش کەمترە بێ باشە تۆ تەمەنە چەندە بە قوربان من 15 ساڵم باشە بەش ئافرەتان و کچان دێن بەیان باوڵێن هەر تەنها پیاوان دێنان ئافرەتانیش دێن بۆ ئێرە پیاوان و ئافرەتان بە هەموو تەمەنە کۆمناڵ پیر گەنج هەموویە مناڵەکان وەزیان چۆن ئەتوانن بڕۆن بەڵێ زۆریش باشە لەگەڵ یا تو ئیسفادە لێ کردووە بەڵێ باشە سپاس وڵەکەم چۆنی باشە دەی بۆ ئێرە بەڵێ دەمێکێ دەی بەڵێ خۆشە ئێرە بەڵێ هەستەکەی کە دێتە سەرەوەی تر دوایمان دووبوونەکەی تر هەستەکەی هێزێکی باشی بۆ پەیدا بووە جسم زۆر بە قوت بووە بەڵێ داواکاری چێ لە خەڵک بۆی بێن بۆ ئێرە وەڵا با بێن سوودمان بلەمینە شاخە ئیتر بەتەمای تۆ بێی بەردەوام بیت بەڵێ لەگەڵ کیا دەی لەگەڵ باوکمە ماندوو دیاری ئەروەڵا لە بیدایەتی کۆهینەوە هاتین گۆیژەوە بەڵێ ماوەی چەندێکە دەی بۆ ئێرە وڵا تقریبان ساڵێکە هەفتەی چەند ڕۆژ دەی هەفتە وڵا بڵێ مانی چەند ڕۆژ هەر بڵێ تقریبان لە جمعەکانە فرسە دێنم هەستە کردووە ئیستادێکی باشە کردووە هەر بۆ خوا زۆریش یعنی بۆ سەحەت بۆ لە شولارێ بۆ ئەم تقریبان بیدایەت کە هاتم هەناسم زۆر تۆن بۆ ئیستا زۆر باشترم جاران تقریبان سامەترێ ناڕۆشتم نەمەتوانی ئێسەوە تقریبان بەرنامەمان داگرسان 2 کیلۆمەتر و نیو
زۆر یعنی هەستمە نەوەستاوین لەڕووی کێشەوە هەستەکەی کێشە دابەزیوە ئەی طبعا زۆریش من شاری خوێنە لە ڕووی پستانەوە تا چەند ئاستە بکردووە نەبوو مشکلەکەی من ئەوە بوو تۆزێ ئینتیاباتی مەفاسیل و جمکەکانم هەبوو لە ڕۆشتنیشە زعیف بووم ئێستا چارەسەر بووەوە هذا من فضل ربي تا چەند لە عیلاجی کیمیایی بەدووریت والله ئێستا حاليا من یەک عیلاج وەرناگرم بەس تر ریاضە یعنی بەس وە ڕۆشتن و تۆزێ بڵێ لەکانی ماڵەوە یعنی ها بڵێ بەقادر مەسەرکەوتن دابەزین ڕۆشتن ئەم مینانە ینی بێهین نیم فەرامۆشم نەکردووە باشە هاتن بۆ ئێرە هەست ئەەکەیتر خەڵک لە عیلاج بە دوورە بێت لە نەخۆشی بە دوور لە فشار بە دوور ئەبێ بڵێم ئەگەر بڵێمنەوە لە زۆر ئیسیفادەی لێ ئەکا لەوەی کە ئەو هەموو زەهرە و ئەو هەموو کیمیایە پسە دکتۆرەکانیش ڕخانە من هەڵاسیە ئەو هەموو کیمیای ئەو هەموو زەهرە بخاتە لەشی خۆیەوە تقریبا بەعزێکی هەر پێویستی بۆ داو دەرمانانە ژنتیا بێت هەر خۆ دەیان با خێزانی دیان نەوەڵا بە باوکی مناڵەکان و براکەمەوانیشم فێر کردەوە باشە خاتون بەس تەنها پیاوەندیان بۆ ئێران ڕێژەی ژنانی زۆرە بخوا من لەگەڵ گروپێ بووم گۆرۆپی شاخەوانی یەکێتی شاخەوانی سلەیمانی ئەوان بوون بە سەبەب ماڵیان ئاوا بێ زۆر سوپاسی مامۆستا فەرەح و مامۆستا هاژە ئەەکەم ئەو تقریبم بوو بە سەبەبی ئەوەی کە من تۆزێ ئاوا چاوم بکرێتەوە چەند کاتژمێر لێرە ئەبی کە دەی تقریبا 2 ساعاتێک هەتا ئەچینە لا سیمەکە ئەسایی ئەڕۆیان ڕژەکە لەگەڵیان وەڵا بەعزیزە کاتێکە بزانم چۆڵە پیانیم ناوەستمەوە 200 متر 300 متر ئەڕۆم ئەمە چێ بۆ خەڵک بۆی کە خەڵک بەردەوام بێ بۆ ئەم شوێنەوەکو کولتورێکی لەبێ والله استفادة تقريبا رياضة بو بكنتور هستناكي لسليمانية بعام سريعا بيا كردو إن شاء الله زور يعني إنك شي باشا بيا يعني سرجامكي تقريبا خلق استفادة ليك أقل لمنالي شو دس بيبكا بلي بير جن قورا كامل همو تمانا كان ليرة بدياكي زور يعني هاتین بۆ بناری گۆیژەی شاری سلێمانی وەرگازە هاتووی وەڵی خۆم زۆر مرتاح خەڵکێکی زۆر هاتوون لێرە خەریکاوێ بە نەریتێک تۆ لەکوێ لە ماڵەوە ئیسراحەت دانیشێم هەموو خواردنا خۆیت و بەڵامێ بێتێ ئێرە جۆیەکە گۆڕی ئیسفادێکی زۆر ئاو هەوایەکی پاک خەریکی شیر و چاو شتە فرۆشی 9 ساڵە بێ ئێمە گروپێکین جەماعەتێکی 9 ساڵە بێ هەمشوی ئەم خەتە ئەەکەین بەس ئیمساڵ کەناڵەکان هاتن زیاد لە حەت خەڵک هەیە بۆ ئەم شاخ ناوەڵا خۆ دکتۆری خۆتی ئەڕۆیتر نە پژێشە نە قازیێشە نە سەرێشە هیچ مشکلەیەک نامێن و بیدایەتی لاچی بەڵام وردە باشە بیت زۆر بە گوڕی خاوی کەرەوە سڵاو لەبێ چۆن چاوەکەم ماشەڵالیوە هاتیت ئێوە چۆنن ماشەڵا جسمە جوانە ئێوە 10 ساڵە خەریکی کاکە ئەم هاوڕێ خۆشەویستانە زۆرم خۆشەوێن کە سەر ئەەکەین بە قسەی خۆش کەین هەر بە قسەی خۆش بەڕاستی دکتۆرم ناوێشتم ناوێت عیلاجم ناوێت زۆر ئیسراحەتم ئێمە کە هاتین بۆ ئێرە 45 خولەکی بەیانی بوو ئێستا کاتژمێر نزیکەی 6:53 خولەکە بەڕاستی خەڵکانێکی زۆرمان بینی بە بناری گۆژەدا سەرکەوتنە سەرە بۆ وەرزشکردن ئەوەی کە لە هاوڵاتیانەوە بیستمان پەیامەکانە بۆ جۆرە و بەڕاستی سوودێکی زۆر باشان بینیوە ئەگەر هەفتەی ڕۆژێکیش بێن بۆ ئێرە دانەبڕاو لەم جێگەیە هاوڵاتیان بەگشتی داوایەوە دەکەن ئەمە بێتە کولتورێک وەرزشکردن شاخەوانی سەرکەوتن بە کێوەکانە بێتە کولتورێک بۆی هاوڵاتیان لە پەستانی خوێن لە نەخۆشە درێژخایەنەکان لە نەخۆشی جومگە لە نەخۆشی ئێسقان لە نەخۆشی فەقەرات لە چاوری خوێن لە قەڵەوی لە هەموو ئەمانە بە دوور بن بەڕاستی منم ڕۆهات مێرە یعنی هێندە خۆشحاڵ بووم منیش بڕیارم داوا لەمە دوا بێم بۆی تەندروستیەکی باشم هەبێت بۆی لە عیلاجی کیمیاوی دەرمانخانەکان بە دوور بم بۆ ئەوەی لە ژەهر بە دوور بم بۆی ئەو خۆراکانەی کە دەچێتە جەستەمانەوە لێرەدا بیسووتێنین و تووشی گرفتی قەڵەوی و تەندروستی نەبین هیوادارین ئەمە بێتە کولتورێک خەڵکی چاولەم بە ڕێزانە بکات کە بەیانی زوو هاتوونەتە ئێرە و خۆیان لە خەو کردووە ئیتر خەڵک تەماڵ بن و لە تەماڵی بە دوور بن بۆی تەندروستێکی باشیان هەبێت پایم جارشمان لە بناری گۆژەوە گەیشتە پایان تا پامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت تەندروستی بۆ هەموو لایەک